بەێ بیسەرانی خۆشەویست بیسەرانی رادیۆ سەلام لەسەر شەپۆلی 94.3 وەکو هەفتەکانی ڕابردوو ئیتر ڕۆژی چوارشەممە وەکو بەڵێنمان بە ئێوەدا بوو هەفتانە دکتۆری پسپۆڕمان دەبێ بۆ وەکو بڵێن هەر پرسیارێکتان هەبی دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا و بۆ ئەم هەفتەیەش دکتۆر دەشتی عەباس سەرۆکی بەشی هەناو لە نەخۆشخانەی ڕزگاریمان لەگەڵدایە چەند لەو پرسیارانە دەخوێنینەوە بۆ جەنابی دکتۆر و ئەویش وەڵاممان دەداتەوە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا. دکتۆر سەرەتا زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتەی بەئێمەت بەخشی. زۆر سوپاس چاوم بەخێر بێن ئینشاءالله دەتوانین هەندێک زانیاری بەسوود بۆ بیستانی رادیۆی سەلام ئەنجام بدەین. جەنابی دکتۆر پێش دوو ڕۆژێک چەند دکتۆرێکی پسپۆڕ لە ئەمریکا ئاماژەیان بەوەدا کەوا دەکرێت ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام بێت. ئەگەر ئەمە وا بێت پێویستە ژیان وەکو ئێستا بەردەوام بێت و ینی وەکو بڵێن قەدەغە هەبیتن یاخود پێویستە خۆمانی لەگەڵ بگونجێنین ینی چه پێویستە بکرێتن ئەگەر قسەی ئەم دکتۆرانەی پسپۆڕ لە ئەمریکا ڕاست بێتن؟ من باوەڕ ناکەم ینی لەوانەیە ئەوانە زۆر بەشبین بن لەوانەیە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی وەرزیە لە زستان و بەهار و پاییز دەوانە ئەکتیڤ بیتەوە بەڵام لە هاوین دادەمرچێ لەوانەیە زستانی داهاتوو یان پاییزی داهاتوو دیسان ڕووداتەوە لەوانەیە لە بەشی باشووری جیهان ئەو نەخۆشیە لەبەسەر ما بڵاو بووتەوە لەوانەیە نهایەتی ئەم ساڵە ڤاکسینێک دەربچی کە عیلاجی بکە لەوانەیە دەرمانی نوێ دەربچی کەوات جێی مەترسی نییە تاکو ئێستا لە ماوەی 6 مانگدا ڤایرۆسی کۆڤید 19 250,000 کەسی کوشتووە. ڤایرۆسی ئینفلەوەنزای مەوسمی عادی زۆر لەوە زیاتر ساڵانە دەکوژی. شتەکە جێی مەترسی نییە و بە تایبەتی لە وڵاتانی ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێژەی مردن وەکو وڵاتانی ینی ئەوروپای ڕۆژئاوا و باکووری ئەمریکا وانە نییە کە دەگاتە سەتان و سەتادا لا ئێمە ڕێژەی مردن سەتا دوو سێ و هەندێک زار سەتایەک ینی لەوانش ئەوەی پابەندی بە هەندێک کۆکار وەکو لقاحی BCG تدرون ولقاحی حزب ئەڵمانی لەوانەیە ئەوە مناعەتن لە بۆ ئێمە. بەڵێ جەنابی دکتۆر یەکێکیش لە فەرمانبەرانی حکومی ئەو پرسیارەی کردیە دەڵێتن پێش چەند ڕۆژێک وەزارەتی تەندروستی چەند ڕێنمایەکی دەرکرد بۆ فەرمانبەرانی حکومی کە وەک پێشبینی دەکرێت لە داهاتوویەکی نزیک جەوام دووبارە دەست پێ بکاتەوە. ئایا دکتۆر دەشتیش لەگەڵ دووبارە دەستپێکردنەوەی دەوامەکانی حکومیە و بە شێوازێکی گشتی چ نسیحەیەکی بۆ فەرمانبەران هەیە؟ ئەوە قسە یەکێک لە فەرمانبەرانە. هەموو دنیا بەرەو کرانەوەتی هەموو کردنەوەی دەوام دەچی و جدوەلی ینی کرانەوەکە جیاوازە لە وڵاتێک لە وڵاتێکی تر لەبەر جیاوازی کەشوهەوە. بۆ نمونە لە ئەوروپا هێشتا دەرەجە حرارەکان لە خوار 20 لەوانەیە ئەوان 15 ڕۆژی تر ئەمە لە ئێستاوە دەتوانین دەوامی قوتابخانەی داینگەکان قوتابخانە سەرەتاییەکان بکەینەوە دەتوانین قوتابخانەکانی تریش وردە بکەینەوە بە شێوەیە کە لە پۆلێکدا نابی لە 50 کەس زیاتر لە شوێنێکدا یان لە هۆڵێکدا هەبێ و دەتوانین دەوامەکانیش بە شێوەیە بکەین کە 150 دەوام بکەن. دەتوانین هەر وەکو تەکسیەکان کە ڕێگەیان دراوان دەگڕۆژ زووتنان دەگڕۆژ تاکن ئەتوانین ئۆتۆمبیلی تایبەتیش تاکو زود هەم قەڵەباڵغی نابی لە سەرجادەکە هەم قەڵەباڵغی نابی لە ناو بازارەکان و قوتابخانەکان بکرێتەوە لە قاعەکان مەترێک لە بین قوتابی و قوتابی هەبی لە تاقیکردنەوەکانیش دەتوانێت بکرێتەوە ئەگەر مەترێک لە بین قوتابی و قوتابی بی کەواتە یعنی ئەو یان بڵە ڕاوچێ و ئەو ترسە نەما یعنی لە ئەوانەی لە کوردستان تووشی نەخۆشی 380 قسوور کەسە لەوانە 5 کەسان وەفاتی کردووە بەداخەوە بەڵام لە حادیسەی سەیارە دەبینین کە
5 کەس پێکەوە مردن پێش 1-2 هەفتە. ئەگەر بە مردنی 5 کەس ئایا مانای ئەوەیە کە هەموو ئۆتۆمبیلە قەدەغە بکرێ، هەموو جادەکان قەپات بکرێ، تەیارەیەک دەکەوی 300 کەس دەمری، ئایا مانای ئەوەیە تەیارە هەڵگیرێ لە جیهان مەتارەکان قەپات بکرێن؟ ئەوە معنای نییە. یعنی ژیان ڕاگری لەبەر یعنی هەموو شتێک تەوازنی تێدا ژیان پێویستە بگەڕێتەوە، مەترسیەکە کەم بووە کەواتە دەوامکردن مەترسی کەمترە لە ئەوەی زەرەر و زیانەکانی کۆرۆنا زۆر سووک و ئەوانەیە لەوەی کە خەڵک لە ژیان و لە کاسبی و لە ئیش و کار و لە خوێندن و ساڵ بە فێرۆچوون و ئەوانە هەموو خاڵی زۆر گرنگە لە ژیان هەر مانای مردنی چەند کەسێک نییە. ئەدی ژیانی 5 ملیۆن کەس لە کوردستان. جەنابی دکتۆر یەکێکی تر لە هاوڵاتیان دەڵێتن 2 هەفتە پێش ئێستا نزیک بووین لە ڕاگەیاندنی سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان، حاڵەتەکان زۆر کەم ببوون، دواتر لە ناکاو چەند حاڵەتێکی نوێ تۆمارکران و حاڵەتەکان وەکو بڵێن زۆر بوون. ئایا هۆکار چییە و ئایا دەتوانین بڵێن کە ئێستا لە ناو کۆمەلگادا ڤایرۆسی کۆرۆنا هەیە؟ دەزانی کێ لە هەفتیدا ئەگەر ئەو حالەتەی ئەوڕۆ تەشخیص دەکرێت بۆ کۆرۆنا معناوە پێش 2 هەفتە توش بووە. یعنی معناوە نیە ئێستا ئەمە لە خەتەرداین. ئەم ئێمە لە ناوەڕاستی مانگی 4 لە خەتوڕەت دابووین. ئەو حالەتانە ئەو کاتی توش بوونە. دوایە ئەوەیە ئەمەمان لەبیر نەچێت کە ئەو حالەتانە لە منطقەی سۆران نزیکە لە ئیران ڕێ قاچاق هەیە. لەوانەیە خەڵک سەیتەرە لەسەر ئەوەکان مەرزەکان و نقاتی حدودی و ئەوەکان دەکرێت. بەڵام یعنی ئەگەر دوو گوند هەبی لە سنووری کوردستانی عێراق و کوردستانی ئیران، کوردستان عێراق و کوردستانی تورکیا هەموو خزم کەس و کاری یەکترینە، بە پێیان هاتوچوو دەکەن. یعنی ئەوە ناکرێ سەیتەرەی لەسەر بکرێ. بەڵام معنایەوە نییە یعنی دەبی ئەمە حەلەکی وەسەط ببینین. ئەگەر منطقە گەڕەکێک گوندێک قەزایەک ئەگەر حالاتی نابی پێویستە ئەوان قەدەغاچوو بکرێن، نەک شاری هەولێر 1.5 ملیۆنە هەموو قەدەغاچووی لەسەر ئیعلام بکرێت. یعنی دەبی گەڕەکێک یان قەزایەک یان گوندێک یان ناحیەک هەموو کوردستانی بە قوربان بکەین. ئەوە شتێکی عەمەلی نییە و متەوازن نییە و منطقیش نییە. بەڵێ جەنابی دکتۆر وەکو کۆتاییم پرسیارم یەکێکی تر لە هاوڵاتیان دەڵێتن ئێمە دەزانین ئێستا بارودۆخەکە لە هەرێمی کوردستان باشە، بەڵام لە وڵاتانی دەوروبەریش بۆ نمونە وەکو تورکیا و ئێران بارودۆخەکە هێشتان هەر خراپە، کەواتە پێویست ناکات ڕێکارەکانی حکوومەت بۆ ماوەیەکی درێژمەودا بەردەوام بن یاخود پێویست ناکاتن. ئەوە وەکو دوایین پرسیارە دکتۆر. لە ڕاستیدا یعنی ئەوە معنای وە نییە کە لە دەوروبەرمان وەزە خراپە، معناوە نییە ئەمە حدود بکەینەوە، مەتار بکەینەوە، خەڵک بەکەیت خۆی بێتن و بڕوە. پێویستە ئەو کەسەی دێ 14 ڕۆژ کەرەنتین بکرێ، ئەگەر لە ئیران دێ، ئەگەر لە تورکیا دێ، ئەگەر ئاڕازەکانی نەخۆشی لێکرد علاج دەکرێت داخل دەکرێت. مەترسیەکە ئەوە دەبیتەوە. و نیشانەیەکی باش لەوە ئەمە نەخۆشخانەی ڕزگاری 91 نەخۆ پێشمانگی 91 نەخۆش داخل بوو، 89 چابوونەوە، 2 نەخۆش دارێ چارەسەری مابوو چانە بۆ نێگەتیڤ نەبوو نازرانەوە نەخۆشخانە ئیماراتی. کەواتە یعنی نەخۆشخانەی ڕزگاری قەپات کرد کە 91 نەخۆشی لێبوو، 2 تابق پڕی نەخۆش بوو. ئێستا هیچ نەخۆشمان نەما. ئەوە هەموو خاڵی یعنی ئەوەیە کە تەجیەمان دەکات لە بۆ ئەوەی یعنی ڕێشوێنەکان ئاسان بکەین. بەڵام پێویستە خەڵکە دەستە بازار دەستچێش لەبەرکە ماچی زراحی ببەستی، پێویستە یعنی دەستی بشوە سعاتی جارێک 20 ثانیە بە ئاو سابوون، پێویستە لە کە دەچیە بازار قەڵەباڵغی لە بینی خۆت و کەسی تر مەترێک هەبێ. ئەوە ئەو یعنی پێویستە لە دەوامە هەموو مۆزەف دەوام نەکەن، نیوەیان سەتاسییان سەتاچیان پێویستە ئۆتۆمبیل نێتە نەڕژێتە سەرزادەی نیوەی ئۆتۆمبیلی تەکسی ئۆتۆمبیلی خصوصی. ئەوانە هەموو ڕێکارن و هەروە ئەوانەی لە سەر سنوور دێن پێویستە کەرەنتین بکرێن هەتا بە تەواوی وڵاتی تورکیا و وڵاتی ئیران و وڵاتانەی کە نەخۆشیان لێ زۆرە پێویستە کەرەنتین بکرێن. بەڵام معنایەوە نییە ژیان ڕاگری، لەبەرەوەی زەرەلەکانی ژیان ڕاگرتن زیادترە لە زەرەلەکانی کۆرۆنا
هیچ نەبێ لە کوردستان و لە عێراقیشدا. بەڵێ دکتۆر دەشتی عباس سەرۆکی بەشیاناو لە نەخۆشخانەی ڕزگاری زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بێمەت بەخشی کاتێکی خۆش بۆ جەنابتان دکتۆرە. زۆر سپاس بۆ چاپەی خۆتنەکەتان و ئینشاءالله دەرکەوتوو دەبن.